لابن وشيمايا ويروح ماذا يكاوي هەورامان وەک جوگرافیا و وەک دیالێکت پانتاییەکی فراوانی لە ناو مێژوو و نەخشەی کوردستانی گەورەدا گرتووە. لە ڕووی جوگرافیای سروشتیەوە شاری پاوە بەشێکی فراوان و گرنگی هەورامان پێکدێنێت. ئەو گوندانەی لە سنووری ئیداری شاری پاوەدان هەندێکیان شێوەزاریان سۆرانیە و سەر بە عەشیرەتی جافن. سیاچەمانە و هۆڕەی جافی وەکو دەستە خوشک ئاوێزانی یەکتر بوون و پەیامی برایەتی و پێکەوە ژیان دەدرچێنن. شمشێر لە ناو هەورامانی لەهۆندا ئاواییەکی جوان و قەشەنگە. دانیشتوانی ئێرە زاراوەیان سۆرانی جافیە. خاوەن کەلتور و دابوو نەریتی تایبەت بە خۆیانن. کەلتوری هەورامان بە ناوی ژیان و هەڵسوکەوتی دانیشتوانەکەیدا ڕۆچووە. هاوڕێ لەگەڵ کەلتور و نەریتەکانی جافایەتیدا ئاوێزان بووە. ئەم گوندە 8 کیلۆمەتر لە شاری پاوەوە دوورە و دەکەوێتە سەرە ڕێگەی پاوە کرماشانەوە. 650 خێزانی تێدا دەژین. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 2000 کەس. سەدان دۆنم زەوی کشت و کاڵی ئەم ئاواییەی گرتووەتەوە و باخ و باخاتێکی فراوانی تێدایە. هاوشێوەی هەورامیەکان بەشێکی زۆر لە ڕووبەری خاکەکەیان باخە گوێز و داری تو دایپۆشیوە. ئاوایی شمشێر سەر بە ناوچەی پاوە یەکێک لە ئاواییە گەورەکانی بەخشی مرکزی شارستانی پاوەس کەوا لە فاصلەی 8 کیلومتری مرکزی شارستانە و فاصلەی 120 کیلومتری مرکزی ئوستانی کرماشانە. ئەم ئاوایی ئێمە 2000 هکتار فەزای باغات و مەنابع تەبیعی و مەنابع ملی هەست کە ئەم مەنابع ملی و کەژ و کۆسارە 400 هکتاری باغی گوێز و باغی تووە و حدودی 400 هکتاری فەزای کشت و کاڵی تەڕەکاڵیە زەمینی دەیم و ئاویە و 189 هکتاری باغاتی گوێز و تووە. دانیشتووەکانی حاڵی حازری ئاوایی شمشێر حدودی 650 خانەوارە و حدودی 200 خانەواریی وا لە شارەکانی مابەقی شارەکانی ئێرانە لە کوردستان و تاران و کرماشان و باقی شارەکانی ئێرانە. جەمعیەتی حاڵی حازری ئەم ئاوایی هێمە 2430 نەفرە کە مەشغوڵی کاری کشاوەرزی و باغداری و کارمەندی لە شغڵی دەوڵەتیە بەعزەیەکی مابەقیشی وان لەم شارانە بە شغڵی کاریگەری و لەم شرکەتانە کارەکەن لە شارە غەریبەکانە. ئاوایی شمشێر قەبلەن لە شاید بێژم لە ئەیامی گوزەشتا بە ئەم جۆرە تەرەقی نەکردو. قبل از ئەوەی کە 150 ماڵ بێ ئەم دێکۆنە بوو لەم ژووری شمشێرەوە پێی ئێژن دێی کۆن، دێی باڵا بە ئیستلاحی فارسی دێی باڵا دێی ژوور. ئەمە دێی ژوورنەکانیەکی بووگە لەسەر ئەو کانیە بچکۆلە چوون خۆرەتا و خۆربگیروگە لەوێ زندگی دامداری و حیوانداریان کردگە و لوێ سکونایان بووگە. بە مروری زەمان کە زندگی تەرەقی کردو ماشین کەوتە ڕووی ئەرزوو مردم بەرەو زندگی ماشینی ڕووی جادەی پاوە کرماشان کە ئاوایەکەی هێمەی کردووە بە دووکتی ڕاستەوە قسمەتێکی کەوتووە بەرەو جنوبۆ قسمەتێکی کەچی کەوتووە بەرەو شمالۆ مردم کەم کەم لەو دێی قەدیمە کۆچیان کرد بەرەو سەمت و سووی جادەی ئەسڵی پاوە کرماشان بۆ ڕەحەتی کار و سەهلی زندگی. لەبارەی ناوی گوندەکەوە بۆ چوونێکەیە دەڵێت بە زمانی عیبری کۆن شمشێر بەواتای کوورەی سکەلێدان یان شوێنی تواننەوەی ئەو کانزایانە دێت کەسکەیان لێ دروست کراوە. ئەم گوندە لەلایەن بنەماڵەکانی گاوێڵە و سەیدیەکانەوە بناغەکەی دانراوە. لە ناوچەکانی سازان و شارە زوورەوە کۆچیان کردووە بۆ ئەم ناوچەیە و ژیانێکی نوێیان دەست پێ کردووە.
شمشێر تەقسیم بووە بە دوو تایفۆ حاڵە حازر دوو تایفەی گەورن یەکێ تایفەن حەسەنبەیی یەکێ تایفەی سۆفی بەیگی ئەم دوو تایفە بە گفتەی پێشینیان هەردوو لە عێراق هاتوون سۆفیەکان ێژن لە منتەقەی سازانەوە هاتوون لە گوزەشتا و لە شمشێرا چوون منتەقەیەکی خۆش ئاب و هەواوگە شمشێر بە گفتە لە فەرهەنگی دێخدا ئێژن شمشێر یانێ منتەقەیەکی خۆش ئاب و هەوا و واقعاً خۆش ئاب و هەوای چ شمشێر چون لە فەسڵی هاوینە ئەم باغاتەکی ئەوە ئەیبێنن لە گەلی گەردشگەران ئافوودە ئەوەی کە ئێمە بیستمانە بە دوو جۆر بۆمان یەگێڕنەوە کە شمشێر کوتێ ێژن ناوی قبلی شمشیوگە یانێ لە زوانی عبریا جێگەی زەربی سکەوگە هەر لەوێ بووگە بە شمشێر دواوە هەلا تەعدادێکی جێژن 6 دانە میر لەیرا حکمڕانیان کردگە فەرمانڕەواوگن لەو 6 میرۆ بووگە بە شمشێر ئەمە دەموەدەم بە ئێمە گەیگە ئاوایژنە چون ئێمە بە سوورەتی نوشتە شتێکمان نییە بیستمانە دەموەدەم شمشێر دێگەی قبلەن لەم مەسیری خوارۆ بووگە لەم چەما بە خاتری ئەوەی کێ هەرس و لافاوی ئەوسا زۆر بووگە و هاتکە و زەرەر و زیانی لێداگن و ئەو بێخی ئەو کەژیشە لەو بانۆ جێگەیەکی باشوگە بۆ ئەوەی خۆر لە هەر چوار فەسڵەکە لێی داون و بۆ استفادەکردن لە نوری خۆر لەو حەنەنا مەهاجرەتیان کردگە چوون لەو بانۆ ماڵیان سازیگە و جێگان لەوێ دروست کردگە بۆ خۆیان شمشێر دوو بەشە لێرە خەڵکەکەی بەشێکیان کێ بەشی سەیدیان پێژن جەماعەتێکی سەیدن کە شاید ئەسڵیەتیان هەر لە عێراق و چتۆ هاتوویە کۆچیان کردووە بۆ ئێرا و بەشێکیان پیانێژن بەشێکی گاوێڵن ئەوانە ئەم گاوێڵە زاهرن ئێژن دەورانی زوو لەیرا ئەم گاوێڵانە لەگەلی ئەم جەماعەتی سەییا بە ئەسلاح دەرگیریە لە بینیانە ڕووی داگە جەماعەتی سەی ڕیگن کۆمەکێکیان لە دەوروبەری عێراق و هاوردگە دەگیریەکان توولانی بووگە چووگن بۆ ئەو مەسیری شاهۆ و لەوێ دووبارە لێ چەند نەفرێ لە ئەو گاوێڵەکان لەوێ کوژیاگە ئەمان قەوی تور بووگن بە ئەستلاح لەوێ قەوریان هەند لێ ئاسارەکەی هەس و ئەم گاوێڵیشە دواوە بە خاتری ئەم دەرگیریانە کە لەیرا بووگە تەعدادێکیان پەخش و پەڵا بووگن ڕیگنە لەعانە لە سنە هەن لە منتەقەی شابات هەن لە منتەقەی نورابادی لۆڕستان هەن لە منتەقەی کۆزەران و ئەو دەورە دووبارە هەن پەخش و پەڵا بووگن ئێمە گاهەن ئەڕۆین بەم شوێنانە ئەگەڕین وەختە بەحسەکەی نێژن وڵای ئێمە شمشێرین و گاوێڵین زوو کۆچمان کردگە هاتین بۆ ئەم دەورانە لە ناو شمشێرە ئێمە مەسەڵەن کەورگی دەستازمان هەست دەوبانە مەشهورە بە کەورگی سێتەبەقە زمانی ڕەزاخان بە سوورەتی ئەوە تۆپخانەی هەرچی کاری کردگە لیان داگە قسمەتێکی لێ هەڕۆژ یاگۆخراو بووگە بات لەیرا قەورستانێکی قەدیمیمان هەست کە ێژن قەوری سەحابە و چوت لەوێ هەست شەهید بووگن مزگەوتی حەزەتی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر لەیرا هەست کە ێژن ئەویش ئاساری تاریخی ئێراسە لەو بەرەوە هەستمان دەقیقەن بەرامبەری ئەم کەژە لەیرا کە ئەوەی ئێژن پێی قڵای خاڵداخە دەقیقە نەمیش بانی قڵاس ئەگەر تەماشایان گەی هەردێکیان دەقیق وانە ڕوبەڕووی بەرامبەری یەکە کە ئەوە نیشانەدا لێرا قەبلەن کەسانێ بووگن حکوومەتیان کردگە ئەوە حتا شوێنێکی هەست قبلەن ئاریان کردگە سۆ ئاتەش پەرست و گنیا هەرچی شوێنی ئەوەی کە نگابانی ئارەکەوگە لە بەر دەریان هاوگە هەرماگەسۆ شرتنا وقد فراموزناك سفيدي كفن وسربوزناك من مال را شما ويبراغن دراكي ما مرخوا دنيا زاني مردن الرما
وەستا لوقمان وەکو دارتاشێک لە ناوگوندی شمشێردا کار دەکات. بەشێکی زۆری کاتەکانیت لە دروستکردنی سندوقی هەنگدا بەسەر دەبات. ناوبراوبەر لەوەی کاری دارتاشی بکات هەنگەوان بووە و چیرۆکی فێربوونی ئەم کارەشی بۆ هەنگەوانی دەگەڕێتەوە. لە پرۆژەی هەنگداریدا لە دوای هەڵبژاردننی شوێنی گونجاو و پەیداکردنی سندوق بۆ پورەی هەنگەکان دیارە ئەمەش هەزینەیەکی زۆری دەوێت تا لە شارەکانەوە سندوقی پێویست بگوازنەوە بۆ گوندەکەیان. بۆیە خۆی فێری دارتاشی دەکات و بەپێی خواست سندوق بۆ خۆی و هاوپیشەکانی دروست دەکات. باتەوە جۆمەکە خۆم هەنگدارم ڕیم لە نەجاری یاوم گرت و لە نەجاریەوە فێر بووم. لە ئەوانە تەجروبەی ئەوانم کەسب کرد و خۆم دەستم کرد بە کاری دارتاشین و شێوتاشین و ئەوە کەند و دروستکردن. بەخاتری ئەوێت کە خۆشمە هات و علاقەم بوو بە کارەکە ئەومە انتخاب کردگە و هەڵم بژارگە کە بە عنوانی شغڵی دوم استفادەی لێ بکەم. خۆم ئەوڵان هەنگم بوو لە سنووقی خۆم استفادە بکەم هەم محکەمترە و هەم ناچم لە شارانێتر تەهیەیان بکەم هاتم لەگرا خۆم هەم بەداری خۆمان و هەم کە دارەکە محکەمتر بێ و هەم جنسی خاستر بێت دارەکە و بەخاتری ئەوە ئێتر استفادەم کردگە و هەڵبژارگە کە مشکلی خۆم و هەم منی ڕەفیقەکانیشم ئینشاءڵڵا بتوانم جبرام. وەڵا ئەمە بیشتر لە چێوە وڵەن استفادەکەین دەستگایەکی سێکارە کە هەم ڕەندەی پێێژن هەم کاری مەتەمان بۆ دەکاوە هەم بڕشی لێدا. بعدەن لە چەسپی چێوی استفادەکەین و لە مەنگەنەکوب لە تەکی مێخکوبە ئەمانە استفادەکەن و چەکوشە و ئەیدی حەڵەبی بەسەریانە و زمارەوەوە. وەڵا ئەمە بیشتر لە ئێمە لە داری چنار استفادەکەین بەخاتر ئەوە لە داری چنار استفادەکەین کە ئەم چنارە خەمیدەگی یا پوسەگی کەمی نسبەت و ئەوان کەمێک کەمترە و هەمچین لە لەحاظی ڕەنگ و ڕەنگی باشترە خوۆن و نسبەت و ئەمانە نسبەت و کەنووی قەدیمی ئەمەسە کە ئەمە بازدیدی باشترە هەر لەحزە تەماشای بکەین سلوکەکانمان ئەتوانین بازدید بکەین لە لەحازی نەخۆشینەوە ئەتوانین کنترۆلیان بکەین لە لەحازی ئەوە کە ئەگەر زەعیف بن ئەتوانین تەقوێتیان بکەین لە لەحازی ئەوە کە ئەگەر بتوانن گەرەکیانە پورە بان بەچ بدەن ئەتوانین ئێمە تەماشایان بکەین کنترۆلیان بکەین کە بزانین لە چه زمانێکی ئەگەرێکیانە بەچی تەبیعی بدەن لە چه زمانێکی ئەتوانین کۆمەکیان لە تەغزیە بکەین لە چه زمانێکی ئەتوانین کنترۆلی بیماری و نەخۆشین بکەین ئەما لە کەندوی قەدیمیە ئێمە ناتوانین ئەم کارانە ئەنجام بدەین. بعدەن هەڵگرتنی ئەم سنووقانیشە بۆ ئێمە ئاسانترە. کەندوی قەدیمی چون گردە کەمێ حەڵ و نەقلی لە ناوی ماشینە باش نییە ولی ئەمانە هەڵگرتنیان ڕەحاترە لە ناوی ماشینە قەشەنگتر جێ ئەگرن ئیتر ئەتوانین هەر کارێکیان پێ خاڵۆتەنی عزیز کەماچی خاوڵۆ عزیز کەمی واچی خاوڵۆ خاڵۆ دەموەبان عزیز خاڵانی دی ماوڵۆ عزیز خاوڵانی دی ماوڵۆ شەردوێ لە داخی تو خوانازنینی خاوڵۆ خاوڵۆی تۆ خۆمگەڵ بە کوڕەکەی تو خوانازنینی چاوەردێ ساوڵێنەوە عزیز چاوەردێ ساوڵێنەوە جاکە برێک و بکەن تو خوانازنینی گاویان عزیز جێو ئاتەش گاوێ دایە کافیە یەکێکە لە ژنە جافەکانی ئاوایی شمشێر زمانێکی تایبەتی جافی هەیە و هەندێک جار وشەی هەورامیش بەکاردەهێنێت. سەرڕایەوەی خێزانێکی قەرەباڵغیە بووە و هەش کچی بەخێو کردووە بەڵام ئێستا لە ناو ماڵەکەی خۆیدا تەنیایە و هەز بە نیگەرانی دەکات. ناوبرا و خۆی داوەتە کاری چنین و دەزڕەنجینی لەگەڵ ڕەنگدا تێکەڵاوی پەیدا کردووە بۆ ئەوەی کەمێک
لە تاسەی تەنیاییەکەی بشێنێت و وەکو هاوڕێک بەردەوام لەگەڵیدا بمێنێتەوە. ڕۆژانە بە چاوە کز و دەسە لەرزۆکەکانیەوە کەلوپەلی فۆلکلۆری و کەرستەکانی خۆڕازاندنەوە دەچنێت. خەزارە من بەخۆش دەیبێجی تۆ زەحمەتمان کرساگە دەی لە دنیاش خەومان بیان نەکەوتکە و هەتا شەوت ڕۆژمانیە بگو هە زەحمەتمان کێشاگە و هەر ئەولامان و خەم کردگە و حیوان و دەلیستەری دنیایمان وەسەر بگرت کە گشتی ئیتر تا ڕۆژمانگەگە ڕۆژی ئیمڕێ دەیتر چی بکەن دەژم چی بکەن ئەوە مناڵی لە وەتەنی خۆمان چاوم کۆ دەژینێکی خەریک و ئەو وەختە هەڵم گرت ئەم وەختە سرم تەنیایی کەوتم و هاتمە لای گوێیارگی ئەمە یاگرت بۆ بەحرێ خاس و ڕەفیقم و هەم گۆرەوە هەم ئەوە هەم شەوبەن هەم لەگر بایەکوێ حەت وازم کرد زام و مەردوی لە ڕێخوا بەخوا هەمەزانە گەیگە دیێسوول گەیگە تاران گەیگە هی نەجار بەشی وڵاتی چم داگە و ئیسیفام لێ کردگە و هەروە سنگێت دروستەکرێ ئەمچەوە دەرزی دالیکەنتیوە خەی پەردەیەکە و ئەیدەوە مسلمانێکە خۆشی لێتێ یا ئەفسەندن یا هەروە یا هین ئاوەسە چاوبەن و لە دوای ئەوێ گۆرەوە و دەستکێش و دەستکێشم ئیمسال نەچنی دەستکێش و گۆرەوە و شەوبەن و ئەم ڕووپۆشە و شێتی چمە دروست کردوە قڕی دەستم بۆچیەوە دروست مەکە لە خۆمە نازام دەرنچی ئیتر هاوام جە خزری لە ئەمانەوەم بەحرێ خاسم وەکی ڕەفیقم خۆم هەشکەندشکم بۆ دنکین نماوە لامە گشتی ڕووی بۆ دەروایانی من دەروان هاو دێوا لە خواروە ئەڕێی بەرەخوا دێوا لێ ئەوە من دەروانیم لێنە شەڕ بەرپا بوو هاتن وڵاتیاندا یەک ئەمە هەسان ڕامان کرد بۆ دووریستان خۆمان بشارینەوە مناڵ و بەخواونە نانەوە بێخۆین ئەوە وازمانە بێخۆین ئەوەنە سێدانەگەنمان نەکرە نای قوتیلەیەکی بکوریان نە هەستەوە نە تێریشمانە خوارد بەخت و ئاخی بە شەڕ ئەو وەختە ئەم وەختی ئیتر وەڵا شەڕ و شۆڕ لێمان دوورکەوتۆ ئیتر خەیکی وەعز و باخ و وەعز و مناڵ گەورەکردن و زەوا پێکردن زەحمەتی دنیام گشتی کێشاگت گشتی دەیسا ئیتر ڕۆژم گەیگە ڕۆژی ئیمڕێ هەرەکەت هەکەم ئەرەخوا و تیکەنانەکەی هێوە بکەن نەکەو مەزەی هەواتلم بن کورس بمرم ئەوەی تر فرەخاز تابلۆ فەڕش لە ناو نەتەوەکانی ئێراندا پیشەیەکی دێرین و ناسراوە. کوردەکانیش وەک کارێکی هونەری و سەرچاوەیەکی ئابووری بایەخی پێدەدەن. زۆر جار بۆ مانەوەی پیشەکە کۆرسی فێرکاری بۆ دەکرێتەوە. یەکێک لە کچەکانی ئاوایی شمشێر لە ڕێی فێرکاریەوە پیشەکەی وەرگرتووە و لە ناو ئاواییەکەی خۆیدا بە چنین و دروستکردنی فەرشەوە کاتەکانی بەسەردەبات. ئەم قاڵیە یا تابلۆفەر شەقاڵیش نییە دار و چێوەکەی هەر حازرە لە شرکەتەوە ئەهێنێرن ئیتر تاروپودەکەی هەر خۆیان لەوێنە حازریەکەن فقط نەقشە ئەدەن وە هەمە کە تەرحەکەیان بۆ بڕێژین وەسەری تابلۆکەیان. کلاسیاندان لە سەتحی شارستان پاوایتر ڕین لەو کلاسی شرکەتمان کرد کە لە تەرەفی فەن و حرفەیە ئیتر کلاسەکە لە ئەوە یاومان گرت و لەو داوتیان هەرکی حەزەکە تابلۆفەرش بواتەمە تر هاوردمانەوە بۆ دروستکردنی ئەم تابلۆفەرشە هەر لە ئەوەڵۆ ئەگەر بۆ ڕۆژانێ کە وەختی فرەترمان بوێت ئەو ڕۆژانە فرەتر کاری لەکەن هەست 2 سعات 3 سعات کاری لەکەین تر تەرەفیش قەراردادمان هەستێکیا 3 مانگە 4 مانگە ئەگەر زووتر تەواوی بکەین کە زووتر تەحویڵ لێدەین ئەگەریش شتێ پێش بێت و نەتوانین زووتر تەواوی بکەین مەجبورین قەراردادەکەی تەنزیمی دووبارەی ئەنجامی بدەین و ئیتر تەنزیمی دووبارەیەکەین و لەو داوە
دروستی تەنزیمەکەمان ئەنجامدا ئیتر وەتەبقی قەراردادی جەدید کارەکەمان ئەنجام دەین بۆ دروستکردنی تابلۆ فەرشێ ئەگەر لە ڕۆژە حەداقل 2 ساعت یا 3 ساعت کاری تەکا بکەیت 3 مانگە تەواوێت بەڵام بەستگی بە تابلۆ فەرشەکەی چەسکە چەنێک گەورەوێت چەنێ بچووکێت ئەگەر بچووکێت حەداقل 2 مانگ تا 1 مانگ و نیم 2-3 ساعت کە تەکیاکار بکەیت ئەگەر هیچ گەورەوێت دەیتە بە 5 ساعت لە ڕۆژە حەداقل 3 مانگەکە تەواویەکەی بۆ بە ئەم تابلۆ فەرشە بۆ ئەوەیە کە من لە فەزای مەجازی و ئەم جۆرە شتانە دوور بکات و وەڵا فرە تاسیری بووگە چون حەداقل لە ڕۆژە 3-4 ساعت کار بکەیتەکە تابلۆ فەرشێکە دوایی تر ناتوانین بڕۆی کاران توگاتە حەداقل کەمە ئیسراحەت و چتی بێ لە نەزەری مەنابەی دەرامەدی چۆ خاصە بەڵام قیمەتی تابلۆ فەرشەکان فەرقەکایتر هەست 200,000-300,000 بەڵام کەمتر و فرەتریی بە گەورەی و بچووکی تابلۆ فەرشەکان. هەورامان لە ڕابردوودا وەکو ناوچەیەکی کەلتوری واوەدان سیر دەکرا بۆ ئێستاش وەک ناوچەیەکی گرنگی گەشتیاری دیاری کراوە ئەمەش بۆتە هۆی پەیدابوونی چەندین پرۆژەی گرنگ بە مەبەستی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بەخێوکردنی ماسی یەکێکە لەو پرۆژانەی بۆ دانیشتوانی هەورامان بایەخێکی باشی ئابووری هەیە بۆ گەشتیارانیش وەک بەرهەمێکی خۆراکی بەسوود خواستی لەسرە گوندی شمشێریش وەک گوندێکی گەشتیاری ناسراوە و چەندین پرۆژەی بەرهەمێنان و جێگەی حەسانەوەی گەشتیارانی تێدا دروست کراوە. مایەکانمان مای قزلالایە بەس نیاز بە ئاوی تەمیس و هەروەها ئاوی کانی کە دەمای 12 دەرەجە حەداقل بێ نیازی بەوەی هەیە و هەروەها خۆراکوشتەکەیی وەکو شارێکی شیرازین بعد کاری پەرۆژمایی ئەبێ ماوەی 10 ڕۆژ جارێ بە خوێبان شۆرین تا وەکو تووشی نەخۆشین و هەروەها ئەنگەڵانی بیماریزانە بێ وەڵا چون شوێنەکەم شوێنێکی خاص بوو مردم استقبالیان لێکرد بە مێشک ماتکەوە ئەم شوێنانە دروست بکەم و بیکەم بە تەفریگایەک و لە شارەکانی وەکو کرماشان و ئەترافەوەتیان حتا لە میێوانی خارجی لە چەندین کشۆرەوە تێن بۆ ئێرا و ماسیەکانی من چون ئاوەکەی ئاوی کانیە و مایەکان مسلامەتە پاروپێرار فرەتریم بەرەو عێراق حواڵەیە کرد هەروەها بەرەو شارانی وەکو کرماشان ئەگەر ئینی فرۆشتنم بێ هەروەها بە 1 ڕۆژ تەوایانەکەم وایە فرۆشن چون مایەکانی من جیاوازە لەگەڵ مایەکانی تر. کوردستان جگەلەوە یاینزا و ئەتنی جیاجیای تێدا دەژین لە ناو کەلتور و زمانی کوردیشدا چەندین جیاوازی و تایبەتمەندی بەدی دەکرێن کە نیشانەی دەوڵەمەندی ئەو نەتەوەیەن زۆر جار کاریگەری و تێکەڵاویەکی زۆر لە نێوان ئەو جیاوازیانەدا دەبیندرێت گوندی شمشێریش یەکێکە لەو گوندانەی ئەم پێکەوە ژیانەی تێدایە.